هەینی گەش ئەوانی تر بە هەینی سپی یاخود هەینی پیرۆز یاخود هەینی گەورە ناویان هێناوە. لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانیم وەک دیارە قەرەباڵغی و جموزۆڵێکی باش لێرە هەیە. ئەمەش بە بۆنەی بلاک فرایدەیەوە وا دیارە خەڵکی بە فرسەتی ئەزانن لەم هەینێدا سەردانی ئەم مۆڵانە بکەن. من سەردانی بەشێکی زۆری مۆڵ و دوکانەکانی ئێرەم کرد. ئەوان باسییان لەوە کرد کە فرۆشیان چوار بەرامبەر زیاد دەکا لەم ڕۆژانەدا، واتە فرۆشیان لە چاو ڕۆژێکی ئاسایی یا چوار بەرامبەرە. بۆ نمونە سەردانی یەکێک لە مۆڵەکانم کرد، ئەو باسی لەوە کرد کە ئەگەر لە ڕۆژێکی ئاسایی بایی 5 میلیۆن بفرۆشین، لەم ڕۆژەدا بایی 20 میلیۆن دینارە فرۆشین. هاوکات داشکانەکانیشیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە، لە نێوان 130 بۆ 150 داشکاندن کراوە. وەک دیارە جیاوازیش هەیە لە شێوازی فرۆشتنیان. بۆ نمونە بەشێک لە مۆڵەکان داشکاندن لە نرخەکە نەکراوە، هەمان نرخ بە خەڵکی دەفرۆشرێت، تەنیا لە زیاتی ئەوەی کە داشکاندن کە پارچەیەک بە دیاریەدا بە خەڵک. و تێبینیەکم کرد کە لە زیاتی بلاک فرایدەی لێرە لە بەشێک لە مۆڵەکان ناوەکەیان گۆڕیوە بەهۆی پابەندبوون بە ئاینی ئیسلامەوە. هەندێکیان بە هەینی گەش، ئەوانی تر بە هەینی سپی یاخود هەینی پیرۆز یاخود هەینی گەورە ناویان هێناوە. و خەڵکیەکی زۆریش سەردانی ئێرە دەکات بە فرسەتی ئەزانن لەم ڕۆژانەدا بازاری خۆیان بکەن. ئەم داشکاندنە بۆ ماوەی 2 هەفتە و تا 1 دوانزە بەردەوامە بێت.